ساڵتان لەبێ دەنیرانی پایتەخت میدیا ڕووداوێکی دڵتەزێن لە کەرکووک ڕوویداوە کەمێک لەمەوبەر لێرە لەم مانهۆڵە کە شەقامێکی سەرەکیە دوو کرێکا لە کاتی کارکردنیا گیانە دەستداوەگە دەرفەت بێت کامێرەمانەکەم بێتە پێشەوە دیمەنەکان دیمەنی ڕاستەخۆن وەکو دەبینن ئەم مانهۆڵەی کە لە کامێرای پایتەخت میدیاوە دەبینن نزیکەی نیو کاتژمێر لەمەوبەر دوو کرێکا لە کاتی کارکردندا خنکاون و گیانە دەستداوە هاوکات ئەو کەسانی کە لێرە کاریان کردووە ژمارە کرێکار بوون لە بەیانی ئەمڕۆ کاریان کردووە لەم شەقامە سەرەکیە کە گەڕێکی دەواازەیە لە سەر ڕێگای کەرکووک سلێمانی چەند کرێکارێک لە بەیانی ئەمڕۆ کاریان کردووە لە مانهۆڵانە دیارە ویستیانە ئەم مانهۆڵانە پاک بکەنەوە بەڵام دواتر سێ کرێکار لەنێو مانهۆڵەکە تەندروستیان تێک دەچێت و دوایەوەی دوو لە کرێکارەکان بە تەواوی تەندروستیان تێک دەچێت پێشەوەی بگەنرێت بە نەخۆشخانە گیانە دەزەدەن و کەسێکیشان لە ئێستادا بریندارە لە نەخۆشخانە من دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ کەسێک بکەم کە شاید حاڵ بۆ لێرە لەگەڵ ئەو کەسانە بووە. سڵاو لێبێت کاک. سڵاو برا بەخێر بێت. سەرەتای ڕووداوەکە چۆن بۆ تۆ کۆیت کە دوکان لێرە نزیک بیتە؟ وەڵی براکەم ڕووداوەکە یعنی چۆنە ئەی نازانم چۆن باسیکەم بەڕاستی لە بەیانیەوە تووشی شۆک بووینە یعنی ئەم سێ مناڵە پێ-6 مناڵن هاتوونە ئەم سییانیان زیاد مناڵتارن زەعیفن هەر معقولە لە باردەم ئەم نوتە بچکە مناڵ داگریتە خوارەوە بێ دەرەت بێ پشتیان بێ سێفتی بێ قیناع بە حەقت ئەمە یەک پارچە غازە ئێمە لە ڕەمەزانەوە مردین بەدەستی ئەم بۆنەوە ئەی بەڕاستی ناکرێت تۆ هەر کاکەی مقاولە کاکەی مراقبە هەر کەسێکە ئەلحەمدولیلا خوا داوێ پێت تۆم کرێکارە دەی ئیشت بۆکە بە حەقت هاوکاری بە چی مشکلەیەکە تۆ ئەشای سەلامەتی بۆ دابین بکەی لەبەرەوەی ئیش بۆ جەنابەت ئەکا تێگەی تۆ هاتیتە سەریان چۆن بوونەوەوانەی کە بینیان چیت بینی؟ بینیانم هاتن لە بەردەم دوکانەکەم نام بەیانیانە خوارد فەقیر دوومان هەڵ بوو وەنێ کاریان دەکرد بچینە لە ئەوەی دیکەش ئەمە دانێنە ناو ئەمە مرد لەگەڵ دەریان کرد بەڵێ دەرمان کردەوە یەکێک لە جەماعەتمان دابەزا قاچی بەستا بە پشتێنی سیارە دەرمان کردەوە زگیمان شێرا یەکسەر داخلی ببوو ئەوە خێنەکانێتی فەرموو مناڵتارێک گەنج تێگەی بەڕاستی لە بەیانەوە ئێمە تووشی شۆک بووینە بە حەقت من نازانم بۆم هەموو کەناڵە قسەم کردو بەڕاستی ئەوە عەتای ئێستا نازانم ئاگام لە خۆم نەماوم با دیارەم کرێکارانە لەسەر دوو مانهۆڵ کاریان کردەوە یەکێکیان لە مانهۆڵە گیانی دەستداوەکی دیکەشیان لە مانهۆڵەکەی دیکە ژیانی دەستداوەکو ناو مانهۆڵێک بۆ دانەیەک شەو مانهۆڵە دانەیەکی نەفەرێکی تێبوو ئەم مانهۆڵەی لای من دوانی تێبووە بە حەقەت سەتلێکیان پێ سەتلەکە شکاو بووە وەکو وایە شردانێکە فوی تێکەی کوونە من هاتم سەتلێکمدا پێیان بۆیە بانەکەیم بڕی و دوو کونم بۆیان کرد کاکردم عەلەقەن بەو سەتلە دەریکەن سەتلەکەت کوونە دوان دابەزاوتە خوارەوە هەر معقولە دەرەجیان پێ نییە دەرەج ئەبێت تۆ ئەو مناڵان سەحەتی تێکەچی نایبێت زوڕای کێشیت دەرەجیان پێ نەبووە ئەشەی سەلامەتیان پێ نەبووە بووە ئەمە بەڕاستی پێش ئەمی شێ بکرێ کاکەی مقاولەی توانی پێشم سەبوومە بە بکرێ ئەو قەباغە گەورەی لاوردە حەفارەی شیاورد پاشێ کردەوە شتەکە ئاسانتر بوو بۆنێکی یەکجار غازە غاز کاکە غازە زۆر بەخۆتە خەریکانی لە هۆش خۆتە چی بەڵێ دوکانەکانمان لێرە هەر برسە من هەڵانەوە بێزار وینە بەخوا وابزانام لێرە کڵاوی یەکێک لەو کەسانە جێماوەکە پێڵاوەکانیان گیانیان لەساوە بەداخەوە بەنەعەلەوە ئیشکەوە نەعەلەکەیەتی بەنەعەلە کرێ بە حەقەت بەنەعەلەوە چۆنە پیاویش بکات تۆ ئەی وەستای مقاول کاکەی مقال تۆ نابێت بڵێم کابرایان عەمەلەیەم نابێت جلەکەی کامل بێت پێڵاوی دەرەجەیەک بێت پشتێنی بێت سێفتێکی کامل بێت قیناعێکی پێ یەک پارچ پانکایەکی بۆ دانێ موبەردێکی بۆ دانێ هەواکە ساحیبێکی بۆ دانێ هەوای دوایە کەم تەرخەمی هەبووە ئەکید 100% من حەزەکەم پەیامەکەم بگادم پەیامم بۆ کاگرێبوارە ڕۆژانە کاگرێبوار لە بەردەمان ڕەتەوێ زۆر پێ خۆشحاڵ ئەبووم ڕۆژێ بۆ ستایەبی وتایە ئەلەم مەشروع کراوە ئێوە وەکو حارەسێک وەکو ئەمانەتێک هیچتان بینیوە لێرە هیچ کەم تەرخەمی هەیە زۆر پێ خۆشحاڵە بووم ڕۆژێک من
بە باوکی ئەم شارە دایانین بە براگەوری ئەم شارە دایانین خەڵکی کەرکوو دڵمان پێی خۆشە زۆر پێم خۆشە بوو من لەم ڕەمەزانم دوکانم داناوە بابی گوتایە کاکە سەلام و عەلەیکوم ئەرێ مەشروعا کرێ حەزەکەم بە ئامانەت پێم بگەێنن لێرە ئیش چۆن نەکرد فەرموو لە بەردەمە و عاموتە کێبڵێ کرا زەخت العالی لێیاندا گوتم کاکە بریندارێک تێمە زەخت العالیە هەستان تێ پێشیان لە بانی دا حەق نەبێ پڕ ناوی ئاو بانیاندا زۆر ئیشی خراپ کراوە لێرە بەس ناوێنین زۆر قسە بکەین زۆر قسەکەین بیان لاوێن دقەیەکمان لێ بکەن کە هادی دە سەریان ینی بۆ خۆت ئەو دوو گەنجت برد بۆ نەخۆشخانەکە بەڵێ سیارێ بەڵێ و پیکابم هەیە پیکابێکی 2002 هەیە کاک حەزیش بەرزیەشەیە بە نیو سەعات تەلەفۆنێکەوتان بە سەرفای ئازادی هاوڕێی جوابمانە دەنەوە کەسێک سیارێک نەهات پێمان بگە ئیسعافێ پێمان نەگەیشت بەڵێ چەند تەلەفۆن کرا کەس بەهانەمان نات من دوانم کردە ناو سیارەکەی خۆم کاک حاجیش دانێکی کردناو سیارەکەی خۆی ئێمە بردمانە مستەشفە بەس من یەک مووقفێکی بۆ هەتایی باسەکەم بەڕاستی ئەوەی ئیمڕۆکە مستەشفای ئازادی کارمەندەکانی ئەوەی ئەوان کردویانە بە حیاتی نەبوو و ناکرێتەوە نەیانزانی کێیە کووردە عەرەبە هەرچیەکە کەوت نەجانی بە جیاز بە تەنەفوسناعی جیازیان کردبان دەمیانەوە کارەبایان لێیاندا ئیشیان بۆیان کرد بەس سوبحان الله ئەمە قەدەری خۆیە دوانی قوربانی ئێوە بوو دەست باش نییە ئەکید تۆ ناو غازە بمێنیتەوە وێران بیت بە سێ چارێک دەرت بکەن چییە بێ غاز لە ماڵەوە ئەو دقەیە لێتەدا تێکەچی پێی بە حەقت تۆ ناو غازە بێنیتەوە سێ چارێک عتا دەرێنەوەیان کردووە ماڵی ئەم شۆفێرانە ئاوا بێت وا بۆستیبانی چەند سەماڵە زۆری وەستا هاوکارمانیان کرد بە حەقت جەماعەتەکەی خۆ هیچیان پێ نەکرا لەبەرەوەی ئەوەیان بینی تووشی شۆک بوون و تەمەنیان هەبوو قەڵە بوون ئەم ناڵانیان بوو ئەم مەجاری زبڵە بە مناڵ پاکەکرێتەوە بێ دەرەچ بێ قیناع بێ عینەک بێ کڵاو بەڕاستی ناکرێت بێ موبەردە بێ ساحیبە گەلە بەخێر بێ سەرچاو زۆر سپاس وەکو دەبینن ئەمەیەکێک لە منهۆڵەکانە دوو منهۆڵ بوونە کە ئەو کرێکارانە لە بەیانی ئەمڕۆوە لەسەر ئەم شەقامە سەرەکیە کە ڕێگای کەرکووک سلێمانی لە گەڕەکی دەروازە کاریان کردووە و دوایەوەی کە لە ناو منهۆڵەکە لە نێو ئاوڕۆکە کاریان کردو بۆ پاکردنەوەی ئەم منهۆڵانە بەڵام بۆنێکی یەکجار قورس و بەهێزی بە بۆنی غازێکی یەکجار زۆری لێدێت و ئێستا من لێرە وەستاوم یەکجار بۆنێکی ناخۆش و بەهێزی لێدێت کاتێک ئەو کرێکارانە کاریان کردووە سێ کرێکار دۆخی تەندروستێت چووە و نەیانتوانیوە بێنە دەرەوە خۆیان دەرباسکەن بۆ هۆیەوە دوو کرێکار گیانیان دەستداوە پێشەوەی کە بگەێنرێن بە نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانیان یاخودە ئازارانی کە هەیان بووە و کرێکارێکیان لە ئێستادا ئەویش بەهامی بریندار بووە لە نەخۆشخانەی ئازادیە چارەسەری وەردەگرێت من دەمەوێت زانیاری زیاتر لەسەر و کەسانە بخەمە ڕوو کە گیانیان دەستداوە عەبدولباری بەرزان لەدایکبووی 2010 گیانی دەستداوە ڕیاز بورهانکەریم لەدایکبووی 2009 ئەویش بەداخەوە گیانی دەستداوە وەلید بورهان جاسم لەدایکبووی 2005 ئەو بریندارە ئێستا لە نەخۆشخانەیە ئەوە دوایین زانیاری بوو سەبارەت بە گیانە دەستدانی دوو کرێکار لە کەرکووک وە بریندار بوونی کرێکارێکی دیکەش